سەبارەت بەم پرۆسەیە لە ستودیۆ میوانداری بەڕێز عەمیدی مافەروەر ئیدریس مامەند پیرباڵ بەڕێوەری کارگێڕی لە بەڕێوەبەتی گشتی پۆلیسی هەرێمی کوردستانمان کردووە. بەڕێز عەمید ئیدریس بەخێر بێن. زۆر سوپاس. سوپاس بە ئامادەبوونتان. سوپاس. ئەوەی کە زانیاریتان پێگەشت بێتەوە لە بنکەکانی تۆمارکردنی چەکەوە تا ئێستا ژمارەیەک گەڕاوەتەوە بۆ ئێوە کە چەند چەک تۆمار کراوە یاخود نا بۆ پیکە لە سۆران هەندێک زانیاری هەیە ژمارەی باش چەک تۆمار کراوە لە دۆک دەوترێت 5,000 لە زاخۆ دەوترێت 4,000. سەبارەت بە ئامارەکان جیاوازیان هەیە لە شارێک لە شارێک لە قەزایەک لۆ قەزایەک لەبەرەوەی جارێ زوو ئەمە بتوانین ئامارەی یەکگرت و گشتگیر وەکو بەڕێوەبەتی گشتی پۆلیسی هەرێمی کوردستان بڵاو بکەینەوە سەبارەت بە ئایا ژمارە ئەو چەکانی کەوا لە ماوەی ڕابردوو تۆمارکراینە چەندە بە مەزبوطی لە ئایندەدا ئینشاءڵڵا ئەو ژمارەی گشتگیر بڵاو دەکرێتەوە. بەڵێ ئامانج لە تۆمارکردنی ئەم چەکانە چی بۆیە تا چەند ڕێگر دەبێت لە بەردەم ئەنجامدانی تاوان بۆ پێی دەوترێت لە ماوەی ڕابردوودا زۆربەی ئەو تاوانانی بە چەک ئەنجام دراون ئەوانە بوون کە چەکی بێمۆڵەت بوون. بەڵێ ئامانج لە دەرکردنی ئەو یاسای ژمارە دووی چەک ساڵی 22 لە هەرێمی کوردستان بۆ زیاتر کۆنتڕۆلکردن و ڕێخستنی هەڵگرتن و مولکایەتی و چەک بوو لە هەرێمی کوردستان کە ئەو یاسایە دەرچوولۆ ڕێخستنی ئەو بابەتەی بوولۆ کەمکردنەوەی ڕێژەی تاوان و لە هەرێمی کوردستان و هەروەها بزانرێت چەکەکان بە یاسایی بکرێ و بناساندرێ لەلایەن دەستگاکانی وەزارەتی ناوخۆ حکوومەت هەرێمی کوردستان کەوا چەک لای چێیە و ئەو خەڵکەش کە چەکی هەیە لۆچمە بەستێک بەکاری دێنی ئەو بابەتانە کە زیاتر ڕێکارەکانی تۆمارکردنی چەک چین کەسێک کاتێک چەک تۆمارەکات چ ڕێکارێکی بۆ گیرێتە بەر؟ بەێ هاوڵاتیەکە چەکەکەی چەکی ئەو تۆمارکردنە تەنها چەکی ئاگرین دەگرتەوە. چەکی ئاگرین دەتوانین بڵین لە دەماچەوە تا کلاشینکۆف؟ بەێ بزەبێت چەکی جەنجی ناگرتەوە. چاردە بنکەی داماڵینی چەکی جەنجیمان هەیە لە هەرێمی کوردستان. بەڵام ئەو چەکانی کە بنکەکانی تۆمارکردنی چەک لە هەرێمی کوردستان ژمارەیان لە کاتی ئێستا 90 بنکەیە کە لە ماوەکانی ڕابردوو لە زۆر دەستگاکانی ڕاگەاندن بڵاو کراوە خەڵک هەموو ئاشنا بوو پێیان. چەکەکەی خۆی دەبا هاوڵاتیەکە لەگەر فیشەکەکانی دەستە بنکەی پۆلیس چەکەکەی خۆی ئاراستەی لژنە دەکاتن هەلا هەمان کات چەکەکەی ژمارەکەی دەنووسێ و فۆرمەکەی لۆی پڕ دەکرێتەوە وێنەک لە فۆرمەکەی دەدرێتە هاوڵاتیەکەی لەگەر خۆی دەیباتەوە لەگەر چەکەکەش دەباتەوە. ئیدی لێرەدا هاوڵاتیەکە ئامانجێکی گەورەی پێکە کەوا چەکەکەی خۆی ناساند لە حکوومەت تۆماری کرد ناساندی لە دوای وادەی 21/7 کە دەکا بەیانە ئەو چەکە بە قاچاق ئەژمار دەکرێت ئەگە لای بمینێتەوە بەڵام ئەگە تۆماری کرد چەکەکەی بە قاچاق ئەژمار ناکرێت لە داهاتوو. بەڵێ یەکێک چەکی پێ بگیرێت و تۆماری نەکردێت ڕێکارتان چێ بەرامبەری لە دوای لەسبەی وادەکەی بەپێی مادەی 15 کارایی یاسایی لەگە دەکرێت چەکەکەی بە قاچاق ئەژمار دەکرێتن لە دوای ئەو وادەیە. بەڵێ کەسێکی ڕەنگە نازەم جۆری چەکەکان جیاوازن و ناویان جیاوازە بۆ نمونە هەیە ئێم فۆڕە نازان چیە ئەمانش لە چوارچێوەی دەمانچە و کلاشینکۆف ئەو ئاستادانیان ئەوانە چنە چوارچێوەی چەکی جەنجیەوە لە یاسایەکی ڕوون کرێتەوە چەکی 7.62 ملیۆن ئەوەی عیتادەکەیان لەو قیاسەیبی ئەوانە بە چەکی ئاگرین ئەژمار دەکرێن بەڵام ئەگە زیاتربی ئەوە دەستە سنفی چەکی جەنگی. بەڵێ ئەگەر کەسێک چەکێکی لەوە گەورەتری هەبێت لەو ئاماژە و لەو ژمارەی کە دانراوە بیهێنێ بۆ بنکەکەتان چی لەو چەکە ئاکرێتە چونکە بێگومان دوای پێی بگیرێت سزا ئەدرێت بەڵام ئەگەر خۆی بێنە ڕادستی بکات چی لەگەڵەکە لە دوای تەواوبوونی ئەو وادەیە 8 لێژان پێک دێ لێژنە لایەن ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان هەڵدەستن بە تەخمینکردنی نرخی ئەو چەکانە. یعنی لەو کاتەشدا کە چەکە جەنگیەکەی ڕادستی بنکەکانی ڕادستکردن دەکات ئەوەنی هاوڵاتیەکە چەکەی لێ وەربژێ و بەیانی هیچ مقابلێکی پێ نەدرێت. ئەو خەڵک دڵنیا دەکەینەوەکەوە ئەو لێژنانە دوای هەڵدەستن بە تەخمینکردنی نرخی ئەو چەکانە مقابل پاریان پێ دەدرێت. بەڵام ئەوش دەبێت پێشە وادەیە بێت تۆماری بکات و بڵێ ئەو چەکەم کردبی ڕادستی بکات چەکی جەنگی دەبی ڕادەست بکە نەک تۆمەت کە چەکەکەی دێنی نایباتەوە جەنگیەکە جەنگیەکە نابات ڕادەست دەکا و فۆرمەکی دەدەنێ پاشان لژنەی تەخمینی پارەکەی لۆ دەکەن مقابلەکەی وەرد. بەڵێ هیچ ئەگەر یەکێ بۆ درێژکردنەوەی وادەکە یاخود نەخێر تاکو ئێستا هیچ دیار نییە
پێتان وایە پێویستە درێژ بکرێتەوە یان لەسەر و ئامارانی کە بۆتان دێ بڕیارە درێ دواتر؟ والله ئەوە لۆ لژنەی باڵا دەگەڕێتەوە ئەوان بڕیاردن دوای کۆبوونەوە دەکەن لە دوای تەواوبوونی ئەو وادەیە ئیدی ئەوان هەڵسەنگانی بارودۆخە دەکەن و بڕیار لە ئەو بابەتە بەڵێت هۆکار چییە تۆمارکردنی چەک بێ بەرامبەرە بۆ بێ بەرامبەرێکن بۆ ئەوەی هاوڵاتی خەمی تێچووی نەبێت یان بۆ چییە؟ ئەوە دەگەڕێتەوە لە سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان کە دائیمەن لە ئەو بڕیارانەی دەیدا زیاتر لە بۆ ئاسانکاری و لە بۆ بەرژەوەندی هاوڵاتیانە و هەروەها لۆ ئەوەیە کە هاوڵاتیان تەشجیع بن هەم بدرێن چەکەکانیان تۆمار بکەن کە بێ بەرامبەریشە کە هیچ تێچۆکی تێناچیتن. بەڵێ کەوا بێت لە سبەینەوە ئەم شۆ کاتژمێر 12 وادی تۆمارکردنی چەک لە هەرێمی کوردستان بەیانیشمەمایە بەیانیش هەیە؟ بەڵێ بەیانی تا کاتژمێر درنگانی شەویش ئاسایی تا سبەینە کاتژمێر دەبی تا 12 شەویش دەتانین تۆماری بەڵێ کەواتە سبەینێش سەرڕای ئەوەی پشووی فەرمیە بەڵام بنکەکان کراون و خەڵک دەتانی سەردانی بنکەم کات چەکانیان تۆمار بەڵام لە دوایە وادەیە هەر کەسێک چەکی پێبژیرێت و تۆمار نەکرابێت دوشی سزای یاسایی دەبێتەوە هەم بندکردن و پێبژاردن بەندکردنەکەی لە چەند ساڵ بۆ چەند ساڵ پێبژاردن ساڵێک لۆ 3 ساڵە غەرامەکەشی لە ملیۆنەکە تا 3 ملیۆنە کەوابێ هەردووکی دەبێ بکات هەم زیندانیەکە و هەم غەرامە داراییەکەی بێ بدات. بەڵێ پێتان وایە ئەم تۆمارکردنە ڕووداوەکانی چەک کەمەکاتەوە؟ ئەکیت بە دڵنیاییەوە ئەو تۆمارکردنە ڕووداوەکان کەم دەکاتەوە لایەنێکی تری باشیش لە تۆمارکردنەکەی لێرەدا دەمەوێت ئاگداری هاوڵاتیان بکەین و پێشتریش باسمان کردیە لە ئایندەیەکی نزیک کۆمەلگای کڕین و فرۆشتنی و چاکردنەوەی چەکی ئاگرین لە پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکانی هەرێمی کوردستان دەکرێتەوە. ئەو کاتە هەر هاوڵاتیەک ئەگەر بێ ئەو فۆرمی ناساندنی چەکەی لا نەبی ناتوانانی سەردانی ئەو کۆمەلگای بکە چەکەکەی بفرۆشی یان بیگۆڕی یان چاچی بکاتەوە ناتوانانی بیکاتن. بەڵام ئەگەر ئەو فۆرمەی لابی ئەو فۆرمی ناساندە هیچ کێشەیەکی نیە بە ئازادانە چەکەی خۆی دەباتێ دەیفرۆشی دەیکڕی چکە ئەو کۆمەلگای مۆڵەتراوە لەلایەن وەزارەتی ناوەخۆ دروست دەکرێت شوێنی کڕینە شوێنی فرۆشتنە چاکردنەوەی چەکە و هەروەها مۆڵەتەکانیش لە ئایندەدا دەستەوێن دەرێت مۆڵەتی هەڵگرتنی چەکە مۆڵەتی دەستداری چەکە هەلەوێ دەبێت دواتر هەر لەو شوێنە شکاتە بنکێک دارێت هەر کەسێک لەوێت چەکە کڕێت خاوەندارێتەکەی بۆ ئەو گوازرێتەوە گەڕوابێت بەزەبت بنکەی پۆلیسی تێدا کۆمەلگایەکی زۆر تێر و تەسەلە زۆر گشتگیرە زۆر پێشکەوتووە دەکرێتەوە لە ئایندەیەکی نزیک ئینشاءالله. بەڵێ لە تەمەن چەند لە تەمەنی بێگومان ڕەنگە هەر 18 بەرەو سەر بێت تۆمارکردنی چەک تۆمارکردن دەرەیە بۆ نمونە من کەسێک بیەوێت چەکی هەبێت و تۆماریکا بە ناوی خۆیەوە بێتێکێ لە بنکەکان دەبێت تەمەنی چەند بێت لە چەند بەرەو سەر تۆمارکردنەکە تەمەن دیار نییە دیار نەکرات تۆمارکردنەکە بەڵام مۆڵەتەکە دەبی لە 21 ساڵ تەمەنی گەورەتر ئەوی بێ مۆڵەت ئەو کەسی فۆرمەکەی درێتەوە کەی بۆ یەکرێت بە مۆڵەت هەر ئەو فۆرمەی لە لابێ یان دواترە کرێت بە مۆڵەتێکی لە دوای تەواوبوونی وادەی تۆمارکردنەکەی لە دوای 21 هەفت لەجان هەیە پێداچنەوە بەو داواکاریانە دەکرێتن ئەو کاتە ئەوەی کە ئارەزووی تۆمارکردنی هەبی مۆڵەتی هەبیتن یاخود وچ باسم کرد زانی دوای لە کۆمەلگایەکان بچیت چەکەکەی بفرۆشتن. بەڕێز سامیدی مافەروەر ئیدریس مامەند پیرباڵ بەڕێوەبەری کارژێڕی لە بەڕێوەبەتی گشتی پۆلیس یاریمی کوردستان لە ستۆدیۆ ئامادە بوویت ماندوومان کردی سوپاس بۆ ڕۆنکردنەوەکانتان بەخێرهاتی.